تا دێت کارکردن بۆ کاڵکردنەوەی بەها کۆمەڵاتیەکان، کللتور و تێکدانی شیرازەی خێزان و لاوازکردنی پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام لەلایەن ڕەوتە نەیارەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو لە زیادبوونە، ئەوانەی دەیانەوێت بە ناوی سربەخۆیی و ئازادیەوە خێزانەکان لە ڕیشەوە هەڵبکەنن، شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ سەرخستنی ئەجەندا مەترسیدارەکەیان، کەم تا زۆریش لە هەرێمی کوردستان توانیویانە ژەهرەکانیان بڕێژن. بەڕاستی یعنی هەر کەسێک سەیری واقعی کۆمەڵگەی کوردەواری بکە هەست بە کلێنێکی گەورە ئەکا کە کلێنی لە دەستدانی بەهاکانە لە کۆی سێکتەرەکانی ژیانی کۆمەلگایە و ئەم بەهایانە هۆکاری دووڕوخانەکانیان هەندێکیان ناوەکەین بەڵام بەداخۆ زۆرێکیان دەرەکین. یعنی ئێستا دەستێک هەیە بۆ تێکدانی بەهاکانی ناو کۆمەلگا، بۆ داڕوخانی ئەخلاقی تاک، بۆ جیاکردنەوەی تاک و ئاراستەکردنی بە شێوازێک دوور لە بەها مرۆیەکان، دوور لە بەهای ئاین، دوور لە بەهای ئەخلاق، دوور لە کوی بەهاکانی تر. هەر بۆیە ئەبینی ئەگەر سەیری داتاکانی دادگا بکەی بەداخەوە کێشەکانی خێزان ڕوو لە زیادبوونە، هەرسێنانی پرۆسەی هاوسەرگیری ڕوو لە زیادبوونە، بابەتی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و مادە سەرکەرەکان زوو لە دیاربوونە، دیاردەکانی تاوان بە جۆرەکانیەوە لە کوشتن، لە دزی، لە ناپاکی هاوسەرگیری، لە هەموو ئەمانە ڕوو لە زیادبوونە کە ئەمە هەڵوێستەیەکی جددی داواکە لە هەمومانەوە کە ئێمە بەڕاستی قسە لەسەر ئەم بابەتان نەبکەین و دەراساتی مۆزوعی لەسەر بکەین، توێژینەوەی زانستی لەسەر بکەین بۆ ئەوەی کە بتوانین بەر بەم داڕوخانە بگرین. لە شاری سلێمانی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دیبەیتێکی ساز کرد. لە دیبەیتەکەدا توێژەران و بانخوازانی ناوخۆیی و دەرەکی ئامادە بوون. چەندین توێژینەوە لەسەر هۆکارەکانی لاوازبوونی بەها کۆمەڵاتی و ئاینەکان خرانە ڕوو. بەوردی سەرنج و پێشنیارەکان تاوتوێکران بۆ بەگژاتچوونەوەی ئەو تەوژمەی ناوچەکەی پێدا تێپەڕ دەبێت. دیدارێکی ساڵانەیە سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری بەردەوام بەنیازە لەم ساڵ بەدواوە ئەو دیدارە بەڕێوەبەرێ هەر ساڵێک بۆ کێشەیەکی هەنووکەیی بۆ بابەتێکی فکری کە لە گۆڕەپانی جیهانی و هەروەها کوردستانی و عێراقیشدا جێگای باس و خواز بێ. بۆ ئەم ساڵ پێمان باش بوو باز لە بەهاکانی کۆمەلگا بکەین بە شێوەیەکی گشتی بەهاکان لە هەموو ڕوویەکەوە کە هەست ئەەکەین ئێستا لە جیهاندا جۆرێک لە هێرش، جۆرێک لە بە ئامانزگرتنی بەهاکان هەیە بە تایبەتی ئەو بەها گرنگانەی کە وای کردووە پایە بەهێزەکانی کۆمەلگای کوردستانی و هەروەها کۆمەلگا ڕۆژهەڵاتەکان بە شێوەیەکی گشتی ڕابگرێت. ئەم بەهایانە هەستەکەین لە جۆرێک لە خەتەرایە، جۆرێک لە هێرش و بە ئامانزگرتنە بە مەبەستیش، جا ئەمانەوێت ئێمە کۆمەلگا زیاتر هۆشیار بکەینەوە لەسەر ئەو بەهایانە. زانانی ئاینی دەڵێن ئەرکی هەموو لایەکە ڕوبەڕووی ئەم تەوژمە دژباوە ببنەوە. لە ناویشاندا زانانی ئاینی ئەرکیان خورسترە بۆ ڕزگارکردنی کۆمەلگەی موسڵمانی کوردی پێویستە تاک و خێزان هۆشیارانەتر و چاوکراوەتر بن بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی سەردین و کللتور و کۆمەلگا. لە مێشکی گەنجەکان و لاوەکانی ئەمڕۆدا ئەوە بخەنە مێشک و بیر و ئەندێشەیانەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام بە کەڵکی ئەمڕۆ نایە، پێویست بە بەزاندنی ئەو بەها باڵانە هەیە، هەروەها لە ڕووی شوبوهاتیشەوە. لەم ڕووەوە تەوژمێکی گەورەی جیهانی هەیە کە ئەیەوێ گەنجەکانمان بە کوڕان و کچانەوە کۆمەلگاکەمان بەگشتی لە بەها جوانەکان دوور بخەنەوە. بەشێکی زۆر لە میدیاکان دەوترێت هۆکارن بۆ داڕوخانی شیرازەی خێزانەکان و ڕۆڵی نەرێنی لە تێکدانی ئاشتی کۆمەڵاتی دەگێڕن. لەلایەکی دیکەشەوە ئەجێندایەکی دەرەکی هەیە بۆ لێدان لە ئاین و برەودان بەکاری ناشایستە و نەگونجا و دوور لە بەها کۆمەڵاتیەکان. بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە نەیانتوانیوە تا ئێستا کۆمەلگەی کوردی درزی گەورەی تێبکەن و بکەونە ناو هەموو خێزانێک. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.